Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Good. Good try. Forward, Joe.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Ah!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
سەرەتا بەخێراتتان دەکەم دیارە خۆتان نەزان یاریێکی زۆر گرنگ و چارەمساز بوو بۆ هەردوو فەریقەکە ئێمە وەکو فەریقی ینی وەرشی پێشمەرگە ئەم یاریە بە خاڵێکمان پێویست بوو بۆ ئەم یاریە بەڵام ینی هەولێر بەبردنەوە سەرەکە و خۆشتان یاریەکەتان بینین کە یاریێکی زۆر بە چێژ و پڕتان بوو بەڕاستی فەریقی هەولێر هیچی لە ئێمە کەمتر نییە ینی یاریێکی زۆر باشیان کرد ئەدایەکی زۆر باشیان کرد ئیشێکی زۆر جوانیان کرد و بەڵام سپاس بەخوای گەورەی ئەرزانەکانی من لە شەوتی دووەما مۆفەق بوون و توانیمان یاریەکە بینەوە تایمون 4 گۆڵ بکەین و الحەمدولیلا سەرکەوتین بۆ خۆناغی 4 گۆشەی زێڕینی خولی بێچۆ شێرانی عێراق بەڕاستی ئەوانە مندارن کاوشن ینی زۆر کاتی دەوێ ئەوان لە سەرەتای ینی وەختەکان ئەوەیە کە لێستاوە دەوێت پەریان پێ بدەین فێرە ئەخلاقیان کەین فێرە نەتایج نیە مشکلە نییە دۆڕاند و بردنەوە هیچ کێشێک نییە بەڵام هەندێک حالەتەیە تووشی تعاسوبت دەکات تووشی هەڵچوونت دەکات یەک لەوان یعنی سەبەب بەڕاستی هەندێک حالەتم دیت لە حەکەمی گوناح ئەو نەوع حەکەمانە ببنە خولی ئەوەی ئەژبالی عێراقە کاک با بڵێنی کوردستان قای ناکە بەسەوە خولی عێراقە خەڵک دەبینیت خەڵک تەمەشا دەکا یعنی گوناحە بڵێم چەند 3-4 مانگە هەر بەو مەشقانە بەڕاستی ماندی بووینە گوناحە لە حالەتەکی ئەوها تووشی شکست بین بەڵام ئەمە هەوڵی خۆمان دەدەین هێشتا ئەمەلمان لە پێشمایە ئینشاڵڵە بۆ یاریەکانی داهات و قەرەبووی ئەو هەڵانێک کە کردمان تاویزی دەکەین ئینشاڵڵە